73 ساڵ و 5 مانگ و 21 ڕۆژ بەر لە ئێستا، واتە لە ئێوارەی یەکەمی ڕۆژی نەورۆزی ساڵی 1945دا منداڵێکی 12 ساڵی باڵای مامنەوەندی بە جلوبەرگێکی کوردی بە هەڵپە و هەناسە بڕێکەوە خۆی دەگەیەنێت بە ئاهەنگێکی پڕ جۆش و خرۆشی نەورۆزی کۆیاندا. بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر ڕیزی ئامادەبووان دەبڕێت، کۆششێکی زۆریش دەکا تا دەرفەتێکی بدەنێ شتێک بڵێ. پاڵەوانەکەی ئێمە تەمەنی ئەوەی نەبوو کە لە شانۆیەکی ئەوها وتارێک پێشکەشکە، ناچار بوو تاکو دەنگ و ڕەنگی بگاتە ئامادەبووان دەیخەنە سەر تەنەکەیەک بوەستێت. دەست بە خوێندنەوەکەی وتارەکەی دەدا و دەڵێ دەبێت کورد ژێردەستەیی قبوڵ نەکات، دەبێت داگیرکەران لە خاکەکەمان دەربکەین. ئامادەبووان سەریان سوڕمار بوو لە بوێری و ژیری ئەم منداڵە. تەمەنەکەی ڕێگەی پێی نەدا قورگی لەوە زیاتر بکرێتەوە. دەستی ڕاستی بەرز کردەوە و هاواری دەکرد بژی کورد، بژی کوردستان. هەمووان بینیان کە ئەو منداڵە بڕوایەکی چەند بەهێز و چاوانێکی چپڕ ئومێدی هەبوو. ئەو منداڵە جەلال حوسامەدین نووڕەڵڵا بوو. بۆ ئێمە مام جەلالە. ئێمە لێرەین تا بە بڕوایەکی بەهێز و چاوانێکی پڕ ئومێدی وەک ئەو کاتەی مام بەردەوام بین. ئێمە لێرەین وەک یەک لیست، وەک یەک تیم، نوێنەرایەتی یەک حزب بۆ یەک کوردستان لەسەر ڕێبازی 73 ساڵی خەباتە دانەبراوەکەی مام بین. هاو نیشتیمانیانی خۆشەویست، کە سوکاری سەربەرزی شەهیدان، کەم ئەندامبوانی سەنگەر، زیندانیانی سیاسی، پێشمەرگە دێرینەکان، کادر و تێکۆشەرە دێرینەکان، هەڤاڵانی مەکتەبی سیاسی و کۆمیتەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەندامانی ئەنجومەنی ناوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان، هەڤاڵی تێکۆشەرمان جێگری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەندامان و لایەنگەران و هەوادارە بە ئەمەکەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەر کوێیەک بن، سڵاوتان لێبێ. بەخێر هاتن بۆ دەروازەی ڕاپەڕین، بۆ ئاهەنگی دەستپێکردنی کامپەینی بانگەشەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ناساندنی کاندیدە بەڕێزەکانی. ئێمە لێرەین تا لە دەروازای ڕاپەڕینەوە ڕاپەڕینێکی نوێ دەست پێ بکەین، چونکەن ئەم دەبەرە بۆ ئێمە سەرچاوە و ئیلهامە، سەرچاوەی ورە و ئومێدە. وەکو چۆن لێرەوە هەڵسانەوە و ڕاپەڕین دەستی پێکرد و یەکێتی و میلەت ترسناکترین ڕژێمی سیاسی بەدەرنا، هەر ئاواش لێرەوە سەرەتای قۆناغێکی نوێ ڕادەگەیەنین، ڕاپەڕینێکی نوێ لە پێناوی ئارامی، ڕەخساندنی هەلی کار و خزمەتکردنی باشتری کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەندامان و لایەنگەران و هەوادارە خۆنەویستەکان لەوەتی یەکێتی دامەزراوە بۆ ئامانجێک خەباتی کردووە. لەوانەیە بە پێی گۆڕینی بارودۆخە سیاسی و کۆمەڵایەتیەکان یەکێتی شێوازی کارکردن و هەوڵدانی گونجان دەبێ لەگەڵ دۆخەکە، بەڵام هەرگیز لە بەهاکانی لا نەداوە. ئەوانیش ئاشتی و دیمۆکراسی، مافی مرۆڤ و مافی چارەی خۆنووسین و مافی یەکسانی هاوڵاتیان و بەرزڕاگرتنی شکۆی نەتەوەکەمانن.
کارکردن لە بواری سیاسیدا کارێکی سەخت و پڕ هەوراز و لێژیە. هەموو کات بارودۆخەکە بە دڵی ئێمە نابێت، بەڵام لێرەدا ئەوەی وا دەکا بمێنینەوە و لە ناو نەچین ورە و ئیرادەی بەهێز و ئامانجە پیرۆز و گرنگەکانن. یەکێتی هەموو ئەمانە لە ئێوەدا دەبینێت. ڕێگای زۆرمان بڕیوە و دەستکەوتی زۆریشمان هەیە، بەڵام زۆرمان ماوە بیکەین تا بگەینە ئاستی چاوەڕوانی ئێوە. ئەم کوردستانەی کە ئەمڕۆ ئێمە تێدا دەژین ئەو کوردستانە نییە کە باو و باپیرمان خەباتیان لە پێناوی کرد. ڕۆژانە لە هاوڵاتیانی دەبیستم کە ماندوون لە نائارامی و سەقامگیری هەرێمی کوردستان. نیگەرانن کە هەرچەندە هەرێمەکەمان دەوڵەمەندە، بەڵام بێکاری و ڕێژەی هەژاری بە تایبەت لە نێو گەنجەکانمان زیادی کردووە. چاوەڕێی ئاستێکی باشترن لە خزمەت گوزاریەکان. ئەم هەڵبژاردنە گرنگە، چونکە دەرفەتێکە بۆ دەستی شانکردنی ئەو بابەتە چارە نووسازانەی کە ڕۆژانە ڕوبەڕووی ژیانی هەمومان دەبێتەوە. ئەم هەڵبژاردنە بۆ ئارامیە، بۆ ڕەخساندنی هەلی کار و باشترکردنی بژێوی خەڵکە، بۆ دابینکردنی خزمەت گوزاری باشترە. ڕۆژگاری سەختمان تێپەڕاند، جەنگ و ناخۆشی زۆرمان بینی، ئەنفالمان بینی، ڕوبەڕووی درندەی سەددام و داعش بووینەوە، خەباتمان کرد، خوێنمان بەخشی، شەهیدماندا، هەمووی لە پێناوی ژیانێکی باشتر بۆ نەوەکانمان. بۆیە پێویستە منداڵەکانمان هەست بە ئاشتی و خۆشگوزەرانی بکەن. ئارامی نابێت تەنیا لە نەبوونی شەڕدا خۆی ببینێتەوە. کە دەڵێین ئارامی، مەبەستمان ئارامی سیاسی و ئارامی کۆمەڵایەتیشە. پێویستە منداڵەکانمان بزانن کە ژیان ئارامە، کە ژیان ئاشتیە. ئێمە دەتوانین ئارامی سیاسی بۆ کوردستان دابین بکەین لە ڕێگای گفتوگۆی زیاتری سیاسی بۆ ئەوەی دڵنیابن لەوەی کە حکوومەت و حزبەکەمان بە هەماهەنگی لەگەڵ هەمولایەکە کار دەکا بۆ باشترین بەرژەوەندی گەلەکەی ئێمە. ئەمە پەیڕەوکردنی سیاسەتی چەپکە گوڵەکەی هەواڵمام جەلالە. ئێمە کاری زیاتر دەکەین بۆ پێشخستنی یەکسانی کۆمەڵایەتی و ئاشتەوایی کۆمەڵایەتی بۆ ئەوەی دڵنیابین لەوەی کە ژیانێکی باشتر و ئارامتر بۆ خەڵکەکەمان دابین دەکرێت. ئارامی سیاسی و کۆمەڵایەتی ئاوەدانی و خۆشگوزەرانیشی بەدواوە دێت. کوردستانێکی خۆشگوزەران لە دەستپێکردنی کار و زیادکردنی هەلی کارەوە دەست پێ دەکات. هەلی کار بۆ هەموو خەڵک، بۆ خانەوادەی شەهید، بۆ ژن و پیا و بە ئەزمونەکان، بۆ گەنجەکانمان. ماوەیەکی درێژە پشتمان بە داهاتی نەوتەوە بەستووە، ماوەیەکی درێژە هەستمان نەکردووە کە بە بەهاترین سەرچاوەی وڵاتەکەمان خەڵکەکەمانە. ئێمە دەمانەوێت کێشەی نەوت لەگەڵ عێراق چارە سەر بکەین، تاکو لە ڕێگای گەشەدان بە بواری کشت و کاڵ و پیشەسازی و گەشتیاری هەلی کار دروست بکەین. ئێمە دەتوانین زیاتر لە 50,000 هەلی کار دروست بکەین لە ڕێگای بەگەڕخستنەوەی 2,000 کارگەی کە ئێستا داخراون و هاندانی کردنەوەی کارگەی زیاتر. ئێمە هەزارەهان هەلی کاری تر دروست دەکەین لە ڕێگای هاندانی وەبەرهێنارەکانەوە بۆ ئەوەی هەلی زیاتر بدەینە گەنجەکانمان بۆ کارکردن. ئێمە هەلی کارکردن زیاتر بۆ ژنانیش دەڕەخسێنین تاکو دڵنیابین لەوەی کە ژنانیش وەک پیاوان هەلی کارکردنی یەکسانیان بۆ دەڕەخسێت. هەواڵان ڕوونە کە ئەمڕۆ زۆربەی خەڵکی کوردستان ڕازی نین لە ئاستی خزمەت گوزاریەکان. ئێمە ئاستی خزمەت گوزاریەکان لە کوردستان بەرەو پێشەوە دەبین تاکو دڵنیابین لەوەی کە هەموو کەسێک لە کوردستان خزمەت گوزاری گشتی پێدەگا. پلانمان هەیە بۆ کە ڕوتین و کاتی چاوەڕوانکردنی ئێوە لە فەرمانگەکان کەم بکەینەوە، مامەڵەی ڕۆژانەتان لەگەڵ حکوومەتەکەتان ئاسانتر بکەینەوە. ئەمەش وا دەکەین
خەڵک بتوانێ ڕاستە و خۆ دەستی بگات بە خزمەت گوزاریەکان. کەمکردنەوەی ڕوتین کە ئەولەوێتێکی ئێمەیە پەیوەندی خەڵک و حکوومەت باشتر دەکات. دەنگدەری بەڕێز، ئەم هەڵبژارنە دەرفەتێکە بۆ مسۆگەرکردنی کوردستانێک کە شوێنی ژانێکی شایستەیە بۆ تۆی کوردستانی. هەموو ڕۆژێک ئیلهام وەردەگرم لە دیدگا و ڕێبازەکەی باوکم. هەر ئەویش بوو فێری کردم کە کوردستان دەبێ ئارام بێت و ئەبێ بە بێجیاوازی کار بکەین بۆ هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان. لەم 4 ساڵە سەختەی ڕابردوو بە هەنگاو و دەستپێشخەریەکانمان هەوڵمەنداوە بیسەلمێنین کە خزمەتکارە ڕاستگۆ و دڵسۆزەکەی ئێوەین. پلانی ئێمە بۆ 4 ساڵی داهاتوو ئارامکردنی دۆخی کوردستانە، زیادکردنی هەلی کار و باشترکردنی خزمەت گوزاریەکانە. ئەمە تەنها دروشم نییە، بەڵکو بەکارەکانمان سەلماندوومانە کە خاوەنی بەڵێنەکانی خۆمانین و ئەزمونمان هەیە بۆ جێبەجێکردنی ئەم دیدگا و ئەم ڕێبازە. بەڕێزان، ئەم هەڵبژارنە دەرفەتێکە بۆ تۆی دەنگدەر بەشدار بن لەگەڵمان بۆ جێبەجێکردنی پلانەکەمان تاکو و کوردستانێک دەستەبەر بکەین کە لە ئاستی چاوەڕوانی ئێوە بێت. وەفا و ئیرادەی ئێوە و ئەو ڕێبازەی مامدای ڕشتووە وا دەکا یەکێتی نەکەوێ و خەباتی کاروانی درێژە بکێشێت. لە کاتێکدا یەکێتی نیشتیمانی تند و تیژی بەرامبەر بە کەس نەنواندووە و هێشتوویەتی هەر کەس بیەوێ ئازادانە ڕای خۆی دەربڕێت و پارت و گروپی نوێ دامەزرێنێت و دژی یەکێتی کار بکە بابی کات، لە کاتێک هەموو بەرهەمی یەکێتی و ڕێبازەکەی هەواڵ مام جەلالن. ئێمە لە ڕای جیاواز و گروپ و پارتی تازە و جیاواز و دژ ناترسین. هیچ کات بە ناحەقی مامەڵەمان لەگەڵ دژەکانمان نەکردووە، چونکەن ئێمە و کۆمەڵانی خەڵک یەکێتی دەناسین و دەزانین ڕێبازەکەی مام چییە. هاوڵاتیانی بەڕێز، مێژووێکی دوور نییە و هەموویمان لەبەردەستە. ئەگەر کارێکی گرنگ کرابێت، ئەگەر کورد و دۆزی کورد هەنگاوێکی پۆ پێشەوە نابێت، ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە کردوویەتی. شۆڕشگێریەکان، ڕاپەڕینەکان، چاونەترسی دژی دوژمنان هەمویان دەزانن کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامی داون. کاتیش باس لە ئازادی ڕادەربڕین و مافی ژنان و ڕای جیاواز و بەرەو دیموکراسی بوون دەکرێت، هەر یەکێتی لە پێشی ئەو کاروانە بووە. ئەمە هەرگیز بە مانای ئەوە ناگەیەنێت کە ئێمە هەموو کارە گەورەکان و کارە گرنگەکان بە تەنها کردومانە و هیچ نەماوە نەیکەین. نەخێر، بێگومان ڕێگای زۆرمان ماوە و زۆر ماوە کە دەبێ بیکەین. زۆر هەڵە و ناڕێکیش هەیە کە دەبێ بیان خەینەوە سەر ڕێگای ڕاست، بەڵام ڕاستیەکە هەیە ئەبێ لێرەش دووبارەی کەینەوە. گەر هەنگاوێکی گەورە نرابێ، یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو هەنگاوەی ناوە. ئەگەر هەنگاوی گەورەش گەورە و گرنگیش مابن، بێگومان هەر یەکێتی نیشتیمانی کوردستانە دەتوانێت لە داهاتوودا ئەو هەنگاوانەش بنێن. هێزە سیاسیەکانی تری گۆڕەپانی کوردستان یان لە مەسلحەتیاندا نییە گۆڕانکاری بکەن یان پێیان ناکرێ. تێبگەن لە کوردیەکەم، هەندێک بەم دۆخەی ئێستا ڕازین، هەندێکی دیکەش گۆڕانکاریان پێ نەکراوە و پێشیان ناکرێ دروشمەکانیان ببنە سەر. خەڵکی کوردستان ئەگەری زۆری تاقی کردەوە و ئێمە هەرگیز ڕێگر نەبووین لەوەی خەڵک ئازادانە چیان بوێ هەڵی بژێرن. بەڵام دڵنیاین ئەو ڕاستیە بۆ هەموو جەماوەری کوردستان دەرکەوتووە کە تاکە هیوا لە ڕۆژە سەختەکانی کوردستان یەکێتی بووە و هەر یەکێتیش دەبێت.
ئێمە چاکسازیەکی سەر تا سەریمان دەست پێ کردووە، بەڵام دەبێت تەواوی کەین. دەمانەوێ بە پشتیوانی ئێوە و هەوڵ و تێکۆشانی ئەندامەکانمان بە عەقڵێکی نوێ و تێڕوانینێکی سەردەمیانە هەموو بەربەستەکان ببڕین. ئارامی و خۆشگوزەرانی و ئابووریەکی هەمە جۆر کە ئابووریەکی بەهێزە ئەبێ دەستەبەری بکەین. ئامادەبوانی خۆشەویست، دەمەوێت دڵنیاتان بکەمەوە لە دنیا هیچ حزبێ و لایەنێک نییە کە بێگەرد و بێکەم و کورتی بێ. ئێمەش وەک یەکێتی نیشتیمانی کوردستان نەمان وتووە بێگەرد و بێکەم و کورتین، بەڵام وتومانە و دەیڵێین ئێمە لەم نیشتیمانەدا هێزی ڕاستەقینەین و لە ناو دڵی هاوڵاتیان و لە ناو دڵی هاوڵاتیانی ئەم نیشتیمانەداین. هێزێکی سروشتین، ڕەگ و ڕیشەمان داکوتیوە لەم کۆمەڵگایە، بە خەم و ئازاری میلەتەکەمان گەورە بووینە. ئەگەر ئەم نیشتیمانە داهاتووێکی گەشی هەبێت، داهاتووێکی چاوەڕێی داهاتووێکی گەش بێت، ئەوە دڵنیابە بە پشتیوانی ئێوە و لە دەستی یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبێ. هەواڵان دەنگ بدەن بە ڕێبازەکەی مام، ئەو ڕێبازەی کە بەردەوامە، ئەو ڕێبازەی کە هەمومان نەوە لە دواینەوە لەسەری بەردەوام دەبین. لەگەڵتان دەبین، لەگەڵمان بن بۆ ئارامی، بۆ هەلی کار، بۆ خزمەت. ڕۆژی سینۆ دەنگ بدەن بە لیستی شەهیدان، لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، لیستی 105. درود بۆ گیانی پاکی شەهیدان، هەر شاد و هەر سەربەرز و هەر سەرکەوتوو بن.